خۆشەویستانم، إن كنت بريئا وجب أن تدافع عن نفسك. ئەگەر تۆ بێبەری بووی لە گوناهێک واجبە بەرگری لە خۆت بکەی. مادام گوناهێکت نەکردووە، تاوانێکت نەکردووە و تۆمەتت بۆ هەڵبەسترا، بڵێ کاکە من نەبووم، بڵێ ئەمە بێخەی پێگرتووم، بۆیان دروست کردوم. دیفاع لە خۆت بکە، واجبە دیفاع لە خۆت بکەی، بێبەری بوونی خۆت دەربڕی. تەنانەت ئەگەر گەیشتە لای حاکم، جەنابەت جاری وا هەیە کەسێکی خوانەناس سێخەت پێدەگرێ بۆ بابەتێک دەتباتە بەردەمی دادوەر. چوونە دادگا و دادوەری عیبە نییە. لە وڵاتی ئێمە خەڵک هێشتاوە حاڵی بووە ئەگە بچێ لیژنە فتووە بە ڕێزەکان، ئەگە بچێ بەردەمی مەحکەمە، با خەڵک نەزانێ من لە مەحکەمە بانگ نەکراوم. نەخێر، وەڵڵا ئەو پەڕی چاکیە خوا دەکات مرۆڤەکان بگەنە ڕادەیەک. کێشەکانیان لە جیاتی یەخەگرتنی یەکتر بەرنەبەردەمی دادوەر شتێکی زۆر چاکە. ئەوە نیشانەی پێشکەوتنی وڵات و گەلان و میلەت و ڕۆشنبیری و سەقافەتە. ئینسان یەخەی یەکتردا نەدڕێ و تەقەل لە ماڵی یەکتر نەکا. کاکە وەرە با بچین بزانین یاسا چی دەڵێ، پێش یاسا بزانین شەرعی خوا چی دەڵێ. ئەوە زۆر باشە، عیبە نییە. بۆیە ئەگەر کەسێک شکاتی لێکرا لەلایەن کەسێکەوە، حاکم وتی فڵان کەس بەڵگەی پێ نییە، تۆ سوێند بخۆ. مادام بێت تاوانی و هیچن نەکردەوە، بڵێ بەخوا بەڕاست و درۆ سوێند ناخۆم. ناوەڵا واجبە سوێند بخۆی. بچۆ خزمەت قورئان و کەلامی خوا، سوێند بە گەورەی خوا بخۆ کە تۆ لەو گوناهە بێبەری، واجبە. چونکە ئەگە سوێندت نەخوارد، یعنی دەسەرت چەسبە. ماڵە ماڵم بڕوا باشترەوەی کەوا سوێند بخۆم، سوێند بەڕاست و درۆ ناخۆم. سوێند کاتێک گوناحەکە بە درۆ بیخۆی کە ماڵی خەڵکی پێ بخۆی، کە گوناهێکت کردبێ و خۆتی پێ ڕزگارکەی بۆ سوێندە درۆیە. مادام هیچن نەکردووە، زیارەتێکی قورئانی پیرۆز و کەلامی خوات کردووە و خوا ئەجرت بۆ دەنووسێ، واجبە دیفاع لە خۆت بکەی.